دوای زیاتر لە ساڵ و نیوێک ئاوارەبوون ئێستا ئاوارە مەسیحەکانی نێو ئەم کەنیسا تاو نەکراوە کە تایبەتە بە قبتیەکان بیل لەوە دەکەنەوە کە هەر لە دوورەوە سیرکردنی دۆخەکە دادی ئەوان نادات چونکە لە کۆی 42 خێزانی ئاوارەی نێو ئەم کەنیسەیە تەنیا 14 خێزان ماونەتەوە. هەندێک خێزانمان هەیە لەبەر بێجێگایی ڕۆشتن بەرەو لوبنان، هەندێکیشان بەرەو عینکاو و هەندێکی دیکەشان لە سیتەک نیشتەجێ بوون. خۆتان جێگاکە دەبینن، کەنیسەیەکی تاو نەکراوە، هیچ بینایەکی تێدا نییە تا بتوانین لە ناویدا بژین، تاوەکو دوور بین لە سەرما و گەرما. نەسین و خێزانەکەی وەک ئاوارەکانی دیکەی نێو کەنیسەکە بیل لەوە دەکاتەوە خێمەکەی جێبێڵێت چونکە ئەو پێی وایە ژیانی بێخزمەت گوزاری لە نێو ئەم کەنیسەیەدا ئاوارەبوونی سەختتر کردووە. ئێمە لە هەموو شتێک کەم و کوڕیمان هەیە. ئەمە حاڵە 3 مناڵم هەیە نازانم چیان لێ بکەم. ئەگەر بگەڕێ بە دوای کەم و کوڕیە هەموو ژیانمان کەم و کوڕیە کە لە ماڵی خۆتانەبی. هەرچیەکمان پێویست بوو کە پێشتر بۆیان دابین دەکردین. ئێستا بڕێویانەوە دەبێت بۆ خۆمان بژین. هەرکەس بە دوای شوێنێکدا بگەڕێ و تێیدا بژی. پێشیان گوتین ئێمە ناچار نین پێویستیەکان بۆ ئێوە دابین بکەین. کەنیسە تاو نەکراوەکەی قبتیەکان دەکەوێتە گەڕێکی چوارچرای سلێمانی بەپێی ئامارێکی سەرپەرشتیارانی ئەو کەنیسانەی ئاوارە مەسیحەکانی تێدا نیشتەجێکراون زیاتر لە 1400 مەسیحی ئاواری سلێمانی بوون. ڕەنگە گلەیی ئاوارە مەسیحەکانی نێو ئەم کەنیسەیە هیچی کەمتر نەبێت لە گلەیی ئەو ئاوارانەی لە نێو کەمپەکاندا گەرمای هاوین و سەرمای زستان تەنگی پیاڵچنی بوون چونکەوە خۆیان دەڵێن ئێستا وەک پێویست ڕێکخراوە خێرخوازەکانیش هاوکاریان ناکەن. تەرز عەبدوڵڵا ڕووداو، سلێمانی.